سڵاو ئەزیزانم، مسعود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین بە زانکۆلاین پارالێل ئێواران کەمترین کۆنمرەکانی چۆنن، پارێزگا و گشتی لە چه ئاستێکایە بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاری زیاتر لەگەڵمان بن. لەم ڤیدۆیەدا پێمان خۆشە باسی کۆلێژێکی نوێ بۆ ئەوەی خۆشەویست بکەین کە ئەویش کۆلێژی پەروەردەیە لە زانکۆی گەرمیان. با بزانین بەشەکانی کۆلێژی پەروەردە چین، کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆلاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت لە چه ئاستێکایە. تا کۆتایی ڤیدۆ لەگەڵمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی زانکۆی گەرمیان بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 73.506 و گشتێکەی 81.6، پارالێلی پارێزگا 67.3 و گشتێکەی 77. بەشی مێژوو تەنها لەقی وێژەیی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 68.3 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە، پارالێلی پارێزگا 60.2 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. بەشی ماتماتیک کە تەنها لەقی زانستی وەرەگرێت 66.7 زانکۆلاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی، پارالێلی پارێزگا 59.9 و گشتێکەی 63.176. بەشی جوگرافیا لەقەکانی زانستی و وێژەیی وەرەگرێت 66.4 زانکۆلاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی، پارالێلی پارێزگا 59.872 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. بەشی فیزیا کە تەنها لەقی زانستی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 65.905 و گشتێکەی 69.1، پارالێلی پارێزگا 59.370 و گشتێکەی 62.9. بەشی کیمیا تەنها لەقی زانستی وەرەگرێت 65.171 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 70.3، پارالێلی پارێزگا 59.171 و گشتێکەی 64.677. زمانی عەرەبی لە کۆلێژی پەروەردەی زانکۆی گەرمیان زانستی وێژەی وەرەگرێت 63.3 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 72.4، پارالێلی پارێزگا 6.2 و گشتێکەی 67.6. بەشی دەروونناسی کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت 62.8 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 65.6، پارالێلی پارێزگا 59.464 و گشتێکەی 60.4. بەشی بایۆلۆجی لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی گەرمیان لەقی زانستی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 62.662 و گشتێکەی 71.6، پارالێلی پارێزگا 58.918 و گشتێکەی 65.4. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی گەرمیان بریتیە لە بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61.528 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 67.2، پارالێلی پارێزگا 59.7 و گشتێکەی 64.384. قوتابیان و خوێندکارانی عەزیز، ئەوەی باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی گەرمیان بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی و قازانجی ئێوە بێت لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە. هاوکارتان بێت بۆ ئەوەی بتوانن پڕکردنەوەیەکی پخۆت لە ساڵی خوێندنی 2023-2024 بکەن. خۆشەویستانم، لێرە پێتان ئەڵێم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە. لە یوتیوب و لە ئینستاگرام بە ناونیشانی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانای. ئەگەر پرسیارێک هەبوو یا ڕوونکردنەوەیەک پێویست بوو بە کۆمنت بۆمان بنێرن، لە خزمەتتان نابین وەڵامتان نەدەینەوە. بە هیوای سەرکەوتنتان.